هاوڕێیان و کاتان باش چۆنن باشن سڵاوی ڕێزی تایبەت بۆ یەک بەیەکتان هەموو ئەوانەی کە لە چرکەی یەکەم هەتا یەک ساڵی تەماشای و ڤیدیۆی دەکەن. ئەوڕۆ بازەکەی سەشکە دەکەن کەسێکی زۆر زیند و گرنگ گەورە لە سەردەمێ گەورە بووە ڕەنگ بێسە زۆرتان یان لە بیرتان چوە یان هەرەیە جێشی هێنەوە بێ جیرێک پەیدا بووە لە ناو سۆسیال میدیا ڕەنگی نەیزانیبی ئەویش کەیسی شێخزانایە بۆیە ئێمە باز دەکەینەوە. من پێشتر بە نووسین لە پەیجەکەی کەم کە بەداخەوە پاراستن سوتا بەهەرحاڵ سوتاندیان هەتا ئێستا پێم وەرنەگیرایتەوە بە 4 ئەڵقە زانیاریەکانم وەگرت کە هەر ئەڵقەی بڕوا بکەن چەندین کەس پەیوەندی کردیە لە چاردەوروبەری شێخزانە بۆیان ئەوەتە لە ناو زیندان بۆیان لە ئاسایشەوە بۆ معلوماتەکانیان دایت بزانیاریەکاندا بە من بۆیە من لێرەدا دووبارەی دەکەم ئۆزارە بە یوتیوب مادام دەیسووتێن ئێمە دووبارەی دەکەینەوە کێشە نییە. ئەو کەیسانە هەموو گەورەی دەکەین دووبارەی دەکەینەوە لەو دەرگای لێما قەپات دەکەین دێن لەو دەرگایکە. هاوڕێیان کەسی شێخزانە کەسێکی زۆر گەورە و غامزش شاردراوەیە زۆر نهێنی هەیە پێویستی بێ ڕێکردنەوەی زۆر زیاترێ گرنگە ئێمە بە دوواچوون زیاتر بکەن. ئەو قسەی من لێرە دەکەم قسەی کۆتایی نیە هاوڕێیان تکایە زۆر دەر بە من دەڵێ ئەو زانیارە دەغاتە بێگومان تکایە لە کۆمنت ڕاستیکەوە ئەمن دوای ئەو هەمووی پێدا دەچمەوە. ئەوەی دەزانم بە پێی ئەو توانایی هەیتر من فەر دەکەم بە سای ئێوەی خۆشەویست کۆمەڵێک دەنجی جوان بەقەت یەک دەستگا هەریکاریمان دەکەن بڕوا بکە دەیان خەبەر و شت بە بەردەوام بۆ ئێمە دێ لێ کەیس ئیتر ئەمەش هەندێکی بە دوواچوون دەکەین ئیتر بە پێی ئەو توانایە خۆگەنانە دەستگایکی گەورەی میدیایی گەورەمان هەیە و ناو لە وڵاتەشی دیموکراتیم بچینە سەرمەلەفەکان و ناو ئەو بە پێی ئەو تەلەفۆن و زانیاریانەی بەدەستمان دەکەی بۆ یەکەم و کورتێک هەبێت داوای لێبوردن دەکەین هەر ئەوە تا قودرەتی مەیە بەس باشترە لە بێدەنجی لە ئەوە نەکردن. بە هیوام هەمومان پێکەوە دەوڵەمەند بین هاریکاری یەک بکەین ئەو کەیسانە بگەینە ڕاستیەکان دوور لە قین نووسینەوەی مێژۆ هاوڕێیان دوور لە قینە دوور لە خۆشەویستیە کە تو بە قینت نووسی یعنی بەهای زانستی لەدەست دەی کە بە عاتفەتی نووسیمەت حسەنات کرد ئەوە شەرە دەست دەی بۆیە دەبی بە ئەمانەتەوە. لەو ڕوانگەوە کەم کورتێکمان هەیە داوای لێبوردن دەکەین نەک لەوەی لە هەموو کەیس ئەوەکانی تر ئەوە قسەی کۆتایی نییە بەشەکە لە بۆ گفتوگۆ لە بۆ زانیاری. هاوڕێیان شێخزانە ناوی نەسرەدینە لە قوتابخانەی جمهوریەی هەولێر خوێندوێتی خەڵکی سەرتاقانە باوکی شێرکاتبی ئەو قوتابخانەی جمهوریە بووە سەرەتای جوڵانەوەی چەکدا ئەوەی حزبێتی لەگەڵ ئەندازیار بووە لە بەشی تەکنیک و کارەبا و ئەو شتانە بۆ زانیان خەریج بووە ئەوە یەکەم جار کە پەیوەندی ڕێخستنی هەبووە دەڵێن لەگە حرەکەی جیهاد بووە حرەکەیەک بوو خۆی ئیشێتی لێ ببورن نۆهەتەکان لێیاندا بۆ شەڕ ئەویش لەگەیچێتی تا ڕادەیەک لاوازی کردن مامۆستا ئەمین هەبوو کە هەر شێخزاناوان باز دەکرێت شەهیدیان کردیا لەگەڵ ئەو حرەکەی وە دەڵێن هەتا 94 ئیتر نازانم 91 لە ئەو کات بووە گرنگ ئەو ماوەیە تا 94 بە پێی ئەمن کەسە نزیکەکانی حرەکەی جیهاد گوتیان تا 94 لەگەڵ ئەو حرەکەی بووە بەڵام تێکەڵاوی هەر هەبووە لە بنەوە لە شەڕی ناوخۆ زۆر هاریکاری پارتی کردیە یەکێک لەو کەسانە بووە بە لۆگۆ ئیسلامی بۆ وەڵام بەکردار کاری سیخڕی بەخۆی بە مەلاغەنی دەڵێن مای مەلاغەنی ناوزانی مردی مەلاغەنی ئای جەریمەت کردیە لە بۆ پاراستن بە ناوی بزوتنەوەی ئیسلامی تەقینەوە لەگە ئازاد بەرواری وەی هەموو مەلەفت دەزانم مەلاغەنی لێت ناگەڕێم ئەتو ئەو دەردت دایتە خەڵکی هەولێرێ ئەو دەنگت ئەو ئازارە دەدامە مەلەفت هەموو باسەکەی زوو درەنگ مەلاغەنی ئەمە دەزانی چکەت نەکرد کردیە لەگە ئازاد بەرواری پاراست. شێخزانە شێک لەوانە بووە لە کەریم سنجاری زیاتر کۆنتاکتی
پەیوەندیش تونند و تۆڵی هەبووە دێنە سەری ئیشی زۆر لەو پاراستن کردیە جەرائیم لە بۆ هاریکاری گواستنەوەی ئەندام و هەوادار و زانیاری کۆکردنەوە و حەڵقەی وەسڵ لە مابەینی کورە ئیسلامی تیرۆریستەکان و پارتی و ئیلا ئاخری یەکەم کاری تیرۆریستی باز دەکرێت دیارە وەکو گوتم ئەمە ئەو زانیانە بۆمان هاتووە وا لە ئەو بووە کە یەکەم کاری تیرۆریستی ئەوەی شێخزانای مەسەلەی تیرۆری فوعاد چەلەبی بووە تیرۆری فوعاد چەلەبی کە ئەو کات یەکگرتووی ئیسلامی نەبوو بە ناوی ڕابطەی ئیسلامی هەبوون خێرخوازی و ئەوانەیان دەکرد دەڵێن ئەو شێخزانە دەستیە بۆ لە تیرۆری فوعاد چەلەبی بەڵام یەک لای وەکو گوتمان هەموو پێسی بە لێکۆڵینەوەی بەس ئەو تۆمەتە ئاراستەکراوە چکۆ ئەگەرنا هەموو تیرۆرانەی کرا هیچی بەڵگەی ڤیدیۆی ئاوا نییە هاوڕێنێک لەو تاوانانەی تر کە لە شێخزانە لە بۆ پاراستن کردیتی کە باز دەکرێت وەختی پارتی دوای ئەوەی لە شەڕی ناوەخۆ لە 95 دەردەپەڕێندرێت لە هەولێر لە دوای مانجی پێنجەوە دەست پێکرا تقریبن 7 و 8 ئەوانە وابزانم ئاخر شوێن شێراتۆم بوو لەی ژیراش داوان شێخزانە لەوێن دەر بە سۆپەڕەکی ڕەش ڤیدیۆی شەڕەکە دەگریتن ئەو لەقتەیە لەبەردەستی کەتەبەر پارە دەستی پارتی و توش لە میدیا وەخت خۆی پەخشیان کرد زۆر معتەبەرتر بوو خەڵکی لۆ دەبردن و دەهینان و لۆ بەغدایە و لۆ ئیسلامی یعنی منەسقیان بوو لە ناو شار ئیشکارەکانی خۆیانیان پێ ئەوە دەکرد بەس یەشێک لەو شتە گرنگانەی کە زۆر لای منیش سەرنجانی جورئەتێکی گەورەی پارتیشا کە هەوڵی تیرۆری دیبلۆماتکارێکی ئەمریکیان لە ساڵی 95 کاتێک ئەو دیبلۆماتکارە لە مەسیف کۆبنەوەی دەکات دوای ئەو دێتە هەولێری کەریم سنجاری سەرپەرشتی ئەوە دەکات پارەیەکی زۆر هەندێک دەرێن زیاتر لە 150,000 دیناری سویسری تەرخان کردێ لە بۆ شێخزانەی کە لە هۆتێلەکەی بیکوشیت عەمەلیەکی تەقینەوە بکاتن ئامانجیشەوە نەبووانی لە ڕقی ئەمریکا لەوەی کە بڵێ یەکێتی ناتوانانی هەولێر بپارێزی بەو ئامانجەوە کردیتی تاوان ئەوە چۆن زاندرایە یەکێک لەو کەسانەی بەشدار بووە لەو جەریمەی برایەکەی دوای ئەوە زانیتی کە شێخزانە برایەکەی کوشتە ناوی دلێر بووە زوبێر ببوورە بەخۆی ناوی دلێر بووە زوبێرە کە دێمە سەری ئەوە بەر لەوەی وتپیت کاتان لێکم ئەمە هەر لە سێدارە دەدرێن تازەکەتی لە ناو ئەوەی شێخزانای بەس ئەو نهێنی بگەێنە ڕێکخراوەکان و ئەمریکیەکان کە شێخزانە ئەو جەریمەی بەتەما بۆ بکات ینی ئەوەش دەقیقم لە ناو زیندانەکانی نازم حتا بۆچی بەر لەوەی ئەدام بکرێن لەگە خەڵک قسە کرا سوتفەوە ڕێکەتیە ئەوەی گوتی یەک لە تاوانان کەی شێخزانای بەر لەوەی یانی ئەو گروپەی دروست بکاتن هاوڕێیان ئەوە بووە نەک بەر لەوەی ئەوە بووی ینی گروپەکەی هەبووە چکۆ دەڵێن نۆتچارەوە گروپەکەی دروست کردی تا 2015 ساڵی ڕەبەق زم و زۆڵی کردیە گومانێکی زۆر هەیە کە مامۆستا ئەمینی جیهات سەرۆکە سکرتێرە ڕێکخەرە نازانم هەر یەکە وشەکی هەیە بەرپرسی یەکەمیان لە بەس تۆڕێک شەهید دەکرێت لە وەختی نوێژی ئەڵێن شێخزانە پاراستن دەمانچەشی کەتمی دایتە لەگەر ئیسلامیەکان ملاغەنی دیارە وتم ئەو مطلقی نییە و پێویستی بێ لێکۆڵینەوە زیاترە بەس ئەمن یعنی جارەکەت ڕامگەیان کەس بەدیری تکەی پێ نەبوو وە زۆر لەو خاڵکانەی لەگەر لەو 5 کەسەی شەهید ببوون هاتنە سەخت یعنی نەیان دەزانی ئەوە نیەم بەس ئەوەی ئەم بزانم شێخزانە بە حکمی ئەوەی پەیوەندیێکی زۆر تند تۆڵی لەگەر یەکێک کە بوو ناوی زوبێر بۆ زوبێر شاوێسی هەبووە سیقێکی زۆریان پێکردێ و برادری مامۆستا ئەمینەکەی بووە و کادیری خۆیان بووە لە وەختی نوێژە دوایەوە دەمانچەی کەتم لە پشتەوە لە هەمووانی لای و کوشتێ و ڕۆیشتە بۆیش کوژا هەوڕێنەوانە لەگەر
لە 1970 ئەو شتە ڕوویدایە پاسەوانەکی لە ئەو لای ئاوی بەستۆڕێ دەمەقاڵی لە نێوان پاسەوانەکانی مەلاغەنی بزوتنەوەی ئیسلامی کە ئەو کات ببورن بزوتنەوەی ئیسلامی بوو لەگەڵ جەماعەتی جیهاد دروست دەبێ و یەکێک لەوانەی مەلاغەنی دەکوژێ و ئیتر نازانرێ هەندێک دەڵێن جەماعەتی جیهادیەکان دەستیان هەبووە لە هەندێک تیرۆر شت لە بەرامبەر پارتیەکان ئیتر یان پارتی تەسفیان کردێ گرنگ پارتی هەمووانی پارتی و ئەو گومان لە مەلاغەنی هەیە تەسفیان کردن 4-5 بوون هەمیان شەهید کرد یەکێکی ژیرا دوایە بەر بووە بەڕاست یەکێک بە برینداری ژیرایە دوای ئەو بەریشترایە بۆ زانیاریتن ئەوەش گومانەکەی زیاتر لەسەر پاراستن یعنی زۆر سیر بووە حیمایەشی هەبووە بەریشترە ئەتوانن خۆتان بپرسنەوە هاوڕێیان شێخزانە گروپێک پێک دێنی ئەو گروپە متەنەوە دەبی هەیانە بەس زانیاری کۆ دەکاتەوە هەشا دەکوژیت دژنە ئیختیالاتن هەشە تەزویر دەکەن هەویە و جنسیەوە ئەوانە و ئەوە دەکەن ئەو گروپە بەرزی نزمی هەبووە بەڵام وا بزانم 13 کەس بوونە زیاتر ئەوەی تەلەڤیزیۆنەکە وەکو گوتم 4 سەعات بەڕاستی دەبا یەک بێک گیان ئەوەکان بگرم بەس لە هەموو ئەچی هەبوو وەکو مەسەلەن ملازم دلێری لەگەدا بوو ملازم بوو لە ئاسایش و دەنگۆ هەیە لەسەر هونەر کە لە زاتیەی ئاسایشی گشتی بووە دەینە سەر کەیسیویش و کۆمەڵێک مرۆڤ کوژی سەربڕی هەبووە ئەین تەسەوەڕ کە مەلا شێخزانە ئەوەندە جەلات بوونە کوڕێک ناوی میران بووە میران لە ساڵی میران فاروق بابی خۆی یەکێتی بۆ پێی کوشتیە بابی خۆی و یوسف ئەوە یوسف شاوێسی هەبووە یشک لە مرۆڤ کوژەکانی بووە ئەوە دوو ئامۆزای خۆی سەر بڕیە یعنی وای پەروەردە دەکرد دوو ئامۆزای خۆی سەر بڕیە بە ناوی ئومێد حەمید و بیلال حاجی و خالید و وەکو گوتم هەشیان بووە کە زانیاری کۆکردیتەوە بەڵام ئەو گروپەی سەربڕەکانی مرۆڤ کوژەکانی ئەوی باز دەکەن یوسفە دلێرە میران بووە ئەو مامۆستا یاعقوبە دەنگۆ هەیە لەسەری کە بەشدار بووە لە کوشتنی یەک دووەکان مامۆستای بەشی یاسا بووە تەسەوڕکن یاسا کولیەی قانون محسین ئەو گروپەی شاوێسەکان مرۆڤ کوژە ئەوەکان بوونە بە تایبەتی یوسفیان ئاڵێن یوسف شاوێسەکە لە هەمووان لە شێخزانای ئەوەتر بووە 38 کەسیان هاوڕێیان ئەو زانیاریانەی ئەمن هێتم 38 کەس بە پێی لێدوانی خۆیان کوشتیە سەر بڕیە و کوشتیە و سەر بڕیە بۆچ گومان لەسەر پارتی هەیە هاوڕێیان شێخزانە جگە لەو هەموو هاریکاریەی پارتی مساعدەی لە شەڕی ناوەخۆ لە تەقینەوە لە پەیوەندی لە نێوان ئیسلامیەکان و حرەکاتی جیهادی و ئاگادارکردنەوەی پارتی کە تەقینەوە ڕووی دەدا و لینچی لەگەر قاعیدە و ئەوانە کە ئەو وەسیت بووە لە کاری مخابەڕاتی ئەو شتانە هەر هەیە بەدەردەوە هاوڕێیان شێخزانە لە ڕێی کەریم سنجاری مەکتەبی کەریم سنجاریەوە کەریم سنجاری کولفی کورد ئەڵێن هەتا مۆزەفی بەشی تەکنیکی کارەبای ئەلکترۆنیک کارەبای وەزارەتی ناوخۆدای مەسراندووە کەریم سنجاری پەیوەندیان زۆر تونند و تۆڵ بووە هەویەی تایبەتییان کرایە کە 6 مانگ جارێک ئەو هەویانە تەنیا لە مەکتەب سیاسەکان نەکراو لە هیچ بازگەیەک لە بۆیان نەبوو بۆ خۆیان و سیارەکان ڕابوەستن هەویەی تایبەتی لۆ کرایە هەموو ئەو ئیش و کارانەی پارتی بەخۆی پێی نەکرایە بەوانەی کردیە یەک لەو گومانانت کە زۆر ڕوودەدا هاوڕێیان هەر ئەو پرسیارشی زۆر گەورەیە بۆش دەمێ یعنی ویستم دووبارەیەکەمەوە شێخزانە پارتی گوایە دامی کردی و لەسەر چی ڕۆگەجی جێراوە منداڵەشی دەوڵەمەندیان ڕفاندی و منداڵەکە دەستی بیت و هەراتیە چتە ئاسایش دەبینی لازم دلێر یەک لەوانەیە لە ئاسایشە لە کاتێکدا و بەخۆی ڕفاندیی ئیتر لەوێ دەرێ ئەوە ئەمنی ڕفاندی و کاتەکە زۆر خۆشە ها فلیمەندیەکان تاوانەوە ئەو کاتی
سوسیال میدیا نبود 2005 ابو درزیه بو پارتی سیناریوانه هم دو عبرده بود زبی استوانش لقدین اوما بین سری خصوص باسی سبکن الحكايات أنا وفيلمي هندي بودر هاد من دعلك خلعته ولا أوبو تو ورا بزانا هيزك أجر بخوي بريغوتري دزجاي أمني هي حزبي هي ريف دولتها وزيرنا وخو يازده صالي رباق أو جروبا إشيان كرديا سيوهش كسيان قرتيو بفي دان بياناني خو أنا على فيديو كان دارلين يك كسيان نجري روجك لروجا یان دەبی پارتی دەستگای پاراستنی فشۆڵ بی قەشمەری خانە بی کەم بڕوا ناکەم لۆ دەیان کەسیت کە گروپەکانی کەیان گرت لۆ یەکەشی شەخزانەیان پێنەژیریا لەو 11 ساڵە لە 94 لۆ 2005 لۆ یەک کادیری پارتی وەخت خۆیان بڵاوم کردەوە ئەو جوملەیەم گوت یەک گوتی نا قوتابیانە یەکێک لەوانەی قوتابیانیان کوشرای تر نازانم دەقیق نەبووم بەڕاستی سەرچاوەکە کۆمێنت بوو هات بەڵام یەک کەسی مەسئولی ڕێکخستنی پارتی ناوچەی پارتی وازانم ناوەکەشم نووسیە بوو ئەوە کردیە ببوورن مەسئول ڕێکخستنەکی پارتیان ژەهر خوارد کردی ئیشاوێسی ئەوش کێشەکە زیاتر یوسف کردیت یوسف مامۆستا عەبدولقادر بەرپرسی پارتی شاوێس بووە ژەهر خواردی کردی یوسف و هاوکات هەوڵی دا سابیر شاوێسی کەسێکی کەمێک دەشەری ئەوەشێک لە تاوانبارەکانی پارتی بووە لەگەری شەڕ بووە لە هەوڵیاندا لەگەڵ یوسفەی کێشەکان شەخسی بووە هیچی حزبی نەبووە یەک کادیری پارتی نەبووە بەڵام چەندین کادیری یەکێتی و ئیسلامیەکان شەخزانە کوشتی دوو 11 ساڵ کەسیان نەگیرایە کە گیراش ئێستا پێتان دەڵێم بۆ ئەوە بووە هەویەی تایبەتی لۆ کرایە کولفی کول بووە هەتا دەنگۆیەکی زۆر بەهێسەی هاوڕێیان کە شێخزانە ئەمن لە یەکم پرسی زۆر لە شێخزانەی نزیک بوو بڕوا بکەم وتی بەلای کەم دووجار داچی مەسعودی برتە حەمایلی برتە حەج بەس هەندێک دەڵێن هەرنەی بردیە من نازانم بەڕاستی بەس کەسێک زۆر لێ نزیک وتی بەر لە ڕوخانی سەدام جارێکی بردیە دوای ڕوخانیش بەلای کەم یان یەکیان دووجاری تکەی برد لێی نزیک بوو نامەیە شوێنەکەی بڵێم دووجاری بردی وتی بەلای کەم دووجاری بردی ینی ئەوەندە سیقیان پێ بووە سێ لە هەمووی گرنگتر هاوڕێیان ئەو زیندانانە لە ناو زیندان زۆر دوای ئەوە دویان بە دیارکەتیە شێخزانە زۆر پێیان گوتی وەرە بچین پارتیەکان بکوژین مەسەڵەن ئەمید عەبدولخالق تەڕعیان کردیە وەرە بچین بیکوژین ئەوم لازم بدەیت گوت کاکە من هەموو زانیاریەکانتان دەمێت لە ناو ئاسایش خەڵکیان نەبوو لە ئاسایشی گشتی هەو لێرێ هەر شێخزانە ئیقناعی کردەوەتی سەبر بگرن ئەمن بنەماڵەی بارزانی و تاالبانیتان لۆ تەفری نادەکەم و جیها ئەوەشی دێنم شتەشی دێنم و پڕی ناوی TNT دەکەم و دوو بە هەدیە دەم بەتەما بۆ پەیکەرەی مەلا مستەفای دروستکە لە ناوی TNT بی و هەمویان لە ناو بە هەندێکش دەرێن ناخانیەک بووە بنیاد دەنێ لە بنی ئەوە دەبی یعنی بەو قسانە هەموو خەڵکی خۆی ئیقناع کرد و لێی نەگەڕابوو یەک پارتی بکوژ خۆ ئەگەنا شێخزانە لە هەولێر بووە لە بندەسەڵاتی پارتی بووە و گەیشتە ناو وڵایی پارتی باشە لۆ یەک کەسیان نەکوشت یەک بەرپرسی ئەگەر ئەوانە هێزەشی جیهادی زڵدی دەسەڵات بوونە لۆ یەک کەسیان نەکوشتیە سەر بە خۆیان بوونە من پێم وایە ئەوەندەی ئەمن ئەو زانیاری و بە دواتچنانم کردیە شێخزانە منەسق بووە لە مەعبەینی ینی سەر بە پاراستن بووە پاراستنی ئیشەکانی خۆی پێکردیە و بە تایبەتی کەریم سنجاری تەنانەت زۆر دەنگۆ هەیە لەسەر بەشەکە و تەقینەوانەی بەر لەوەی ڕووبدا شێخزانە بە کەریم سنجاری دەگوت معلوماتی دەدایە یان دەگۆ لێوێ مەمینێ ئاجا ئەوانە هەموو خاڵی زۆر لاوازن کە پارتی ئەو بووە چۆن گیرە هاوڕێیان چۆن گیران دوو تەقینەوە لە 2003 کرایە سێ چارەشتە شیوا لەگەڕە شۆڕش ئەمریشەکان ئیتر ئەو تەقینەوانە کە ڕوویدا ئەمریکیە ئەنی گەمە نییە گومان لەسەر شێخزانای هەبووە ئەمریشەکان زەختیان کردیە دوای ئەوە گیراون
يعني جوانترين أو بقوترين أو نمونة شاوريان برادرك قلتي لزندان هرتي جريمة ذكرى هرتي تقينوش تكان ذكرى خرج وقت خوي أمد دين القيك دين الصرح مو أو كان تقينه ولا بدم وزارتين أو خو سايشكره وهولي ربو وقال تجارب دست إسلامي تيروريست كان أو هذا كان دعات ما كيف كان تقينه عندك كردو دقرانه وعمليات يعني زور ذكرت حتى لكن هولي زار هولي تيروري بيدو قطري ما مصامين برم أو أمريكا كمين نزار أو أنا عنده هم خلق الجيرايا لو تقينوي وتيان لو تقينوي برجرج شورش كأمريكا كان يبو يكس نجيرة العلم دبا أو يكم كسب الجيرة يعني خلش أنا برتناو زندان برين أول صار أو تومتي بوا تحداش لكن يجا خلق الجيرة جروب الشيخ زانا جمان بويا هم يعني قلت لجير إجباري وأو حكاية تدرس كلا تعانش جروب الشيخ زانا أوريان عندك تنرن بينا زانن خلش صار دبري من دعليان صار دبري لأني ما خوان دجيرين هميان أقدام ذكرين هميان سيكز دمينين كارزان إسماعيل جنزك بوا بن هجر بوا 15 سال بوا هیچ جریمه‌ای ساخت نبود هاورگس سکسیان زیاد لسباز دکر کردی هر سال جیرو بن پا او مامۆستای عقوبەکە خەریجی قانون بوو برێ مامۆستای قانون و یاسا بوو 8 ساڵ گیرە دەڵێن ماوەیەک لە مصر بووە نازانم ئێستا لەکوێیە میرانەکە دەڵێن لە ئەفغانستان کوژرایە یەکێکیشیان جنسیە و شتی کردیەوە ئەوزان موحسینەکە بۆ دەقیق نیم با ئەوە نەبم ئیتر ئەو چار پێنج سێ چارەکەیان مانە بەس ناوێرن برێن لەل ئەوانی کەشی پارتی هەموو خستە ژێرگەڵ ئەو دووسەیەکێت کەش ناتوانن بڕن ئەگەر یەکێک وێرا لەگەر کارزانی یان لەگەر یعقوب یەک قسە بکە ناوێرن قسەکان بکە ناوێرن زۆر نهێنی هەیە ڕەنگ بێندە نهێنی هەبی ئەمە نەمانزانی بیە هەموو ئەو قسانێ من بەتاڵ بکاتەوە بەس گرنگ دویان 8 ساڵێک گیران بەبەر عەفوو کەتن ماڵی و شار زێباری کەتنە دوێ لەهۆی کارزان ئیسماعیل وە هونەرێک لە زاتی ئاسایشی گشتی بووە بە پێی بەدواتچوونی بنەماڵەکەی پشتیان شکاندیە دوای ئەو شوێن بزر کرایە هونەر نیمچە بارزانی نەوە ینی لەو خەرچی ئەو مەنتیقانە بوو ئەم دەزانم براو خوشی چێش بوو کادیری دیاری پارتیش بوو ئەوانە ئەوە بوونە یەک لەو شتانن کە هاوڕێیان من دەمەوێت زۆر ئەوە زۆر گرنگە کە قوتەشی زۆر دەدا بڕاو بکەن کە پۆستەکان بۆ خۆی بڵاو دەکردو لە پەیجەکەیت کەم بنەماڵەی ئەوانە هاتنە سەخت ئەو قوربانیانە هەبوو یەکێک بە منی گوتی ئەمە بە چای خۆمان دیتمان پارتی ئەوانەی بردبوو ینی لەبەر چاوی جەریمەکە زۆر گەورە وەختی خۆی لە میدیا دەنجی داوە ئەمە لە ئەوروپا بووین بەس ئیتر هەموو شەوێت متابە ئەمان دەکرد بنەماڵەی و قوربانیەکانی ئەوی کە سەریان بڕێ و شوون بزریان کردیە و کوشتییان و بەرپرسە شوازان پۆلیسیشان کوشت بوو هەندێک لەوانەیان بردبوو لەبەر چاویان کە لە ئەعدامیان کرد وەکو ئەهوەنکردنەوە گوتیان بە دوو سیارە بردران جەماعەتێک بە سیارێک بردران و جەماعەتش کە شێخزانە بە تاختەنە بە سیارێک شکە بردبێ ئەوە ئەمید عەبدولخاڵق و ئەوانە بردبیان تێر جوونی پێدا بوون سەگ بابینیان گوتان بە مندا بمنێرنە ئەمریکای بۆیە ئەو قسانەتان بە من کرد هەتا دەڵێن لە وەختی قسەکردنی شێخزانە قسە دەکرێت نەوعا کەسی پێ دەکرێت زانیاری پێدەدرێت کە قسەکان بکە بەس بڕوا بکەن لەبەر لەوەی بیبەندە بۆ لە سێدارەدان 1000 جوونیدایە بە زۆرەمەی خستیان ناو سیارەشی سپی سۆپەر بووە نازەم چ بووە
جونی داوتیان گو با من تانگو تدمنیرنا امریکایی او من کم نامه بو کس بو بنایی بنامالی او قربانی گوتیم واسای خوان دیتمان شیخ زانا یعنی او حالا پارتی عشائریانه خلقی بردبولو رنگ نکتام بروانا کن صدام حسینی شکلو انا اعدامی کرد برسمی شب وقت خوی او صدر لجنه اعدام بو برواب کن دموتای خوی پیتسابو راه دولت نما يعني صفتي بارح حال أنا بردبو لبرد ساويان أدام دشوان برسنوي شيخ زانا جوني دابو بو أنا قلت ينقو تام بمن دا من أقصانا بكم برم دم ليرنا أمريكاي كسي أو من برو أدام دبن سبعين الزوكي كبرلوي بيبن برلوي بن خالش كشهورين لنا وزندان كان جيان ليبوا لبندر كي هم جروبا كشيخ زانا جونيان بز شيخ زانا جدا ده يعني قلت خيانتي لما كرتيا يعني من أول سنة ده كم لنا وزندان خلق كبوش كل زندان شويري همو حكايتك أنا هذه يكيد حكاية خوي دجرته بهزار عكس جروبا كشيخ زانا هزار جونيان بشيخ زانا جدا خيانتي ليه كرتينا خيانتي ليه كردب وين قلت يا يشكل لو أنا براي أوز بيرشاويس يناوي دلير بوا خزمي يسوع أنا مو خزمي يسوع كبوا أو كازاني بوي بقول كشيخ زانا براي كي كشتلك مع مستأمين وان جيني بيداب ولا هجومي كتصير وقت تحقيق عاري كبران بريك دران درينه ونا تربار حال أوت بشكل لو تيروكي كشادرا بهيوان دولة من دي كان هاوري من أون ده زانم فيديو كشيا روجك دابي بلاي دكينو أو خالص بلهم هاوريان باراسن همو فيديو يعني ليوتيوب سريتوا هيت سنية بروس اللي يبدأ لسان رسمك زيادة النية بلام إما لبردست معنا خلق خبوة كروي باش همو تزيد كتيا لبوين عادينا بس دنگكي زور كزا من لروي تكنيكي وما خون فير دكم دنكش برز دكينو أو بشك بلاو دكينو شكو عندشي زور قيزا وانا وابزايدا حتى يوتيوبش يعني سزام عنده دا بلاو كينو عندش بلام بارتي بخوي همو سريتوا وبيش حساسية بوشي شغزانا هي بارتي أبي كيسي شغزانا لك دانوي لو بكري بدواتسون بكري تكادا كني يعني الرنج بيت همو قصاني وكوك من دلهم همو يبطال بي وكلو معنا يعني أمن ليرو بلي ماوري أنا اشتكى مسار زي جريس سروش برلماني عراق ملا بشير كرت تلفوني لو كرتم يعني من قلت من تنزيل قبل عمليه ماذا بتراني تبرير موقفي خوي هنا كم زور مقتنع نبون بي براستيش كاو دستينا ولوش او انا و تلقف تقولش بيزدقي ماكل بيش قلت من ترحم كرديا مرزنيه او بي بس تو تاوانا كلا من الشهيد بوني دوكا سدي براءت بوني خود بارزي وكولويش ماموي ناپاك اي كان بيغورا باس ما كركيا سخت قلت او تشي بو تحدك بو شايكي بركدوا او انا دبي همولي كولينو لسر بكريه بدواتسون بكريه بقينا حقيقتي او حكايتي بارتي جرايتو بسياره شي زور قوري تدايا تواوني يعني ريتي ناتي يكك يازا صالنا وهولير سيوهش زريمه بكات لقولاي بارتي بيك بارتي ناكوجيتن او كسا تشيه اگه سر بخواه النبي لونه يجرتيا باراسن فشل بوا وقشمري خانه بوا حكومت نبوا يعني لونه يجرت سر بخواه عم بوا او هم اهتمام پیدانه كريم سنزاري وباراسن وبارتي وسيقبوني كوروك دلن خانواده مالي مسعود بارزاني دايش خوان پیدايا بلديتي حدس ودرين ديارة او تكون عندك دارين ونيا ده تيو هالقولايا بسيارة يعني زي ما شو ناكل هاور يعني بدو حكاية هم كما هموما بارتيو شتي دناسين همو كيسا كان يندرويا همو كيسا كان يندرويا همو سيناريو كان كباس يعني كردية بزوق كان ده رشتة كون أو شتانا نبو
ینی هەر ئەو خاڵە بڵێم ینی کۆن پارتیوێکێتی بە کەیفی خۆیان سیناریۆیان بۆ کەیسەکاندا ڕشتە و کا سۆسیال میدیا نەبوو خەڵک نەبوو ئۆپۆزیسیۆن نەبوو کوردی هەندەران نەبوو جورئەتی سیاسی ئەو نەبوو بۆی هەمووی دەبی سەر لە نوێ باز بکرێتەوە لەو ڕوانگەوە من کەیسی شێخزانە سەدبارێ دەم تکایە دەوڵەمەندی بکەن تکایە کەم و کورتەکان بە کۆمنت لە بۆمان بنووسن بنێرن بۆ بتوانین بگەینە ڕاستیەکان هاوڕێیان ئەوە بەشەکە لە مێژوو و بنەماڵی شێخزاناش یعنی ئەوە ڕووداوەکە ناکرێ بڵێ وەڵاهی ڕووداوەکی گەلک گەورەیە و کێشەیەکی کۆمەڵایەتیش نییە بڵێ نابی باسکە ڕووداوەکە لەناو کۆمەلگا دروست بووە و ڕەبتە بە حزب حکوومات کۆمەڵێک جەریمە ئەوە لە تاریخ هەندێک شتێ قەت کۆن بزر نابی دەبی بەعز بکرێ بە دواتچوونی زیاتر بکرێت من ئەوانم بەدەستکەتی بڕوا بکەن دەیان کاتژمێر لەگەر ئەو بە تەلەفۆن و بە چات و بەوانە خەریک بوو مەگەیشتمە سەر ئەو ئستنتاجانە چەندی غەڵەتە ڕاستە دەکرێت هەمومان بەیەکەوە ئەوەی دەوڵەمەند بکەین دنیایەک ڕێز و خۆشەویستی بۆ ئێوە